برایانی یەکگرت و دوای خێری بۆیان دەکەین ئەرکەکانیان دەزانین قورسە بەڵام پشتیوانیان لێ دەکەین لە هەوڵەکانیان بۆ ئەوەی پرۆسی سیاسی باسایی بڕێوە بچی گرژی نەمینیت میان ڕەوی زیاد بکرێت لە ئەو لایەنەی کە بتوانن میان ڕەوی و ناوبژیوانی بکەن زیاتر بن و ئەو هەوڵانەی کردویانە و ئێستا خەریکن دەکەین ئێمە دەستخۆشیان لێ دەکەین ئەم ڕۆژ ڕۆژی ئەوەیە کە پیرۆزباییان پێڕا بگەینێ بەتەکیت ئەوە داوای ئەوانەیە و داوای ئێمەیە و داوای خەڵکی کوردستانە و باوەڕ ناکەم تەسەووڕ دەکەم لایەنە سیاسیەکان گشتیان ئێستا بۆ ئەو یەکڕێزیە پەرۆشیان دیارە و خەمخۆریان دیارە ئەوەیە بگەین بە ئەنجامیشان لە هەفتەی داهاتوو ئەوە دیارە دانیشتنی تر دەبن ئەو بۆ ئاراستە و بۆ ئامانجەیە کە بتوانین ئەو گفتوگوانەی کراون و ئەو لێک تێگەشتنەی کراوە بە ئەنجامی باشتر بگەیتن جارە دیار نییە بەس هەفتەی داهاتوو دەست پێ هەندێک گەڕێکی تر دەست پێ دەکرێت.